مامۆستایان و فەرمانبەرانی هەرێم لە هەوڵی کۆکردنەوەی واژۆدان بۆ ئەوەی چیتر ئاستەنگ بۆ موچە دروست نەبێت و ڕاستەخۆ حکومەتی ناوەند مامەڵە لەگەڵ پارێزگاکان بکات و چیتر موچەکانیان گرفتی بۆ دروست نەبێت. ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی مەدەنی ڕای دەگەیەنین کە یەکەم فۆرمێکی ئەلکترۆنی ئەکتیڤ و چالاک ئەکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ ڕاپرسی دەربارەی ڕاستە و خۆ دابەشکردنی موچە لەلایەن بەغداوە یا دابەشکردنی موچە لە ژێر چاودێری بەغدادە. گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکان و نەدراوەکان و لێبڕینەکان و دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوە بەرپرسیارەتێکی هاوبەشی نێوان هەردوو حکومەتە. حکوومەتی هەرێم کاری نایاسایی ئەنجام داوە، حکوومەتی فیدراالیش ئاگادار بووە. چوارەم داواکارین لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕۆژی دەنگدان لەسەر بودجێ عێراق ڕەچاوی بەرژەوەندی مامۆستایان و فەرمانبەرانی مەدەنی بکەن، دابەشکردنی ڕاستە و خۆی موچە بکەنە بڕگەیەکی بودجێ عێراق، هەتا چیتر دابەشکردنی موچە ئاسەنگی بۆ دروست نەبێت و هیچ متمانەیەک بە حکوومەتی هەرێم و وەزارەتی داراییەکەی نەماوە و دەستێکی ئەمین نەبوون و نابن لە دابەشکردنی موچەی مانگانەی مامۆستایان و فەرمانبەراندا. مامۆستایان و فەرمانبەران داواش دەکەن موچە پاشەکەوتەکانیان بۆ بگەڕێنرێتەوە، پلە بەرزکردنەوەش لە ماوەیەکی کەمدا دەست پێ بکاتەوە. حکومەتی هەرێم و عێراقیش بە تاوانبار دەزانن لەوەی لە ماوەی ڕابردوو مافەکانیان لێ زەوت کردوون. بەڕاستی ئێمە چەندین ساڵە خۆتان ئاگادارن کە ئێمە ئەناڵێنین بەدەست دواکەوتنی موچە، نەدانی موچە، لێبڕین لە موچە، یعنی شتی وایان داهێناوە ئەم حکوومەتە بەڕاستی لە فەرهەنگی هیچ حکوومەتێکی جیهاندا بوونی نیە. داوای پلە بەرزکردنەوەمان کردووە کە ئەویش پێم وایە ئەو دزیە لە پلە بەرزکردنەوەیە لە فەرمانبەران کراوە، هیچی کەمتر نیە لەو دزیەی لە پاشەکەوتا کراوە بگرە زیاتریشە. دەکارەکەی لە ڕاستیە ئێمە سەبارەت بە پاشەکەوت و موچە هەردووچیان کە مافێکی یاسایی فەرمانبەران و مامۆستایانە ئێمە داکۆچی لێ دەکەین، خۆپیشاندان دەکەین، زەنجێکی ئاگادارکردنەوەی ئاڕاستی حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەین کە ئەو حەقە یاساییەمان بۆ بژێڕێتەوە و ئەگەر وانە بێ لە ئەگەری هەیە وەکو مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی داواکاری خۆمان پێشکەش بە حکوومەتی فیدراالی بکەین کە یان ئەوەتە موچەکان بگەڕێتەوە سەر حکوومەتی فیدراالیان ئەوەتە کە چاودێریەکی توندی لەلایەن حکوومەتی عێراقەوە بخرێتە سەر موچەی فەرمانبەران و لە پرۆژه یاسای بودجەی 2023 عێراق و لە یەکێک لە مادەکاندا هاتووە کە هەر پارێزگایەک گرفتی بۆ دروست بێت لە موچە و شایستەداراییەکان بۆی هەیە سربەخۆ داوای شایستەداراییەکانی خۆی لە عێراق بکات. مامۆستایان و فەرمانبەرانی سلێمانی دەڵێن چی دیکە متمانیان بە حکوومەتی هەرێم نییە و واژۆ کۆ دەکەنەوە بۆ دەستەبەرکردنی ئەو مافانە و سربەخۆ داوای مافەکانیان لە عێراق دەکەن. ڕامیان ڕوسمان کەناڵی پێام سلێمانی.